گفتوگۆکەین لەسەر بابەتێک کە پەیوەندی هەیە بە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە و بە تەواوی مانگەکانی تریشەوە بەس لە چەمکی هاوسۆزیەکەین لە ڕوانگی ئاینەوە ئەخۆ هاوسۆزی و بەهاناوەچوونی کۆمەڵایەتی بە تایبەت بۆ هەر کەسێک ئەخۆ هەژار بێت یاخود هەر کەسێک کە پێویستی پێبێ تا چەندێک گرنگە هاوسۆزی خۆمانی بۆ دەرببڕین لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە ئەمە تا چەندە لێکدانەوە و تێڕوانینێکی زۆر باشی بۆ کراوە و گزارشت و زانیاریکی زۆر باش ئەگەیەنرێت لە لای ئەو کەسانی کە لەم بوارەیە زیاتر گرنگی پێن بۆیە بەوردی ئەچینە لای بابەتەکە زۆر بەڕێز دکتۆر حەسەن سابر بەڕێزیان مامۆستای زانکۆ ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەی بەخێراتی بەیانیت باش بێت مانگی ڕەمەزانە پیرۆز بێت ئێوەش پیرۆز بێ ئینشاءڵڵا سپاس بۆ جەنابتان زۆر سپاس بۆ بەڕێزیشت دکتۆر حەسەن کە باسی چەمکی هاوسۆزی ئەکەین ئەمە تا چەندە پێت وایە وەکو کللتورێک وەکو نەریتێکیش لە نێو کۆمەڵگەی کوردیا ڕنگدانەوەیکی جوانی هەیە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله طبعا هاوسۆزی و لە ڕەمەزانە بە تایبەتی زۆر پێویستە چونکە یەکێک لە واتاکانی ڕۆژوو سەردان و بەسەرکردنەوەی یەکترە و ئاگابوون لە یەکترە بۆیە طبعا ڕۆژ و فەرز کراوە بۆی تۆ بە فعلی چتە واقعەکەوە ئەو واقعەوا لێو بکە کەسی بەرامبەرت خزمت بێ دراوسەکەت بێ هاوڕێکەت بێ هەر کەسێ بێ بیری بکەیتەوە مەبەستی بڵێن ڕۆژوو تەنها ئەوە نییە نان نەخۆی و ئاو نەخۆی و لە کۆمەڵێشە دوورکەویتەوە بگرە واتای زۆرە یەکێ لە واتاکانی ئەوەیە کەوە هاوسۆزی و برایەتی زین و کاتەوە لەناو کۆمەڵگایە و ئەوەیش یعنی یەکێکە لە هەرە خەسڵەتە گەورەکانی کۆمەلگای ئیسلامی و چەندەها دەقی لەسەرە لە بڵێن لە ئایەت و لە فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هانی موسڵمانان ئەدا بە تایبەتی لە ڕەمەزانە چونکە ئینسان کە بە ڕۆژوە بێ هیلاگە بێ ئەو کاتە کۆمەڵێ پێداویستی بۆ دروستە بێ بۆیە ئەو ڕۆژوە هانی ئەو کەسە ئەدا کە لە ڕەمەزانە دەبێ ئاگای لە کەسوکار و لە دۆست و لە هاوڕێ و لە خزمان و لە کەسانی دراوسێ و حتا ئەوەی کە بێگانەیش بێ تۆ ئەبێ ئەو ڕۆژەوای لێکردبی کە ئەوان بێگوێ نەخەی و بتوانین لە خۆشیەکانی تۆیە ئەوانیش بەشدار بن لە ژیانی تۆشان بەشدار بن یعنی چۆن تۆ مەسەرە بە شێوەیەکی باش ئەژی دوور لە کێشە دوور لە فەقیری دوور لە کۆمەڵێ شت کە کار لە ئینسانەکە ئەبێ طبعا هەز بە پرسیارەتی بکەی بەرامبەر ئەو کەسانەوە بە تایبەتی خزمان و کەسوکاری خۆت چونکە لە قورئانە خوای گەورە باسی خزم و کەسوکار زۆرەکە کە ئینسانە بێ بەدەمیانەوە بێ بۆیە مەبەستی ڕۆژوو یەکێن لە مەبەستە گەورەکانی کە قاسن ناوەبرێ بریتێ لە بەزەی هاتنەوە و سۆز دەربڕین و خۆشەویستی و سیلەی ڕەحم و بتوانی هاوکاری دارایی و معنەوی ئەو کەسانە بکەی لەم مانگەیە چونکە بە تایبەتی ئەم مانگە مانگێکی زۆر پیرۆزە هەموو شتێکی تیا گەورەیە ئەتە ئایا قسەیەک بێ بەخشینێکی کەم بێ سەردانێک بێ سیلەی ڕەحم بێ هەواڵپرسین بێ ئەوە مەبەستی ڕۆژووە بەڕاستی لەگەڵ بە ڕۆژووبوونە ئەبێ ئەمانە لە ئینسانی موسڵمانە هەبێ دکتۆر حەسەن لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە سەواب و پاداش بۆ کەسێک بەدەم کەسی ترەوەیە و یارمەتی ئەیا فریای ئەکەوێ چۆن باسی لەیەکرێت ئەگەر تۆ بدەوێت لە دنیای سەرکەوتوبی سەربەرزبی کارەکانە مەیسەر بکرێ بڵین ئیشەکانە بڕەوە دەبێت گرنگی بە ئیشی بەرامبەرەکەەوە بدەیت كان الله في عون العبد ما دام العبد في عون أخيه تۆ ئەگە بەدەم براکەتەوە بووی خوشکەکەتەوە بووی مسلمانانەوە بووی کەس و دراوسەکانەوە بووی خوای گەورەش بەدەمتەوەیە یعنی ئەوە بەسە کە تۆ ئەگەر بدەوێ سەرکەوتوبی لە ژیانتا لە کارەکانتا لە خوێندنتا لە کار و کاسبیتا لە هەر بوارێکا بێ ئەبێ بەدەم خەڵکەوە بی کە تۆ بەدەم خەڵکەوە بووی خوای گەورەش بەدەم تۆوە بێ گە بەدەم خەڵکەوە نەبی خوای گەورەش بەدەم تۆ نابێ چەندەها فەرموودە هەیە
كسانك أواني كبدم خلقون أواني كناراحتي خلق لا أبن أواني كوا قرزانية نبونية يارمتيدانك نخوشة يا فقيرية يا كشيكي هي كشيكي كومالايتي هي كشكي بتو چارە سەرکرێ ئێتا بە قسەکانی تۆ بێ یا بە پارە و ئابووری تۆ بێ تۆ ئەگە ئەوە بکەی زۆر گەورەیە لە لای خوا زۆر گەورەیە پێغەمبەرێک بۆ هەموو گەورەیە پێی عەیب نەبووە لەگەڵ فەقیرا بگەڕێ و یارمەتی فەقیر بدا و لەگەڵ ئافرەتێکەکەوە نەبوو بێ سەردانی بکە و لەگەڵی شانەدانیشتووە هاوکاری کردوون سەربەرزی ئینسان لەوایە کە یارمەتی خەڵک بدە کە یارمەتیشیدا تۆ خوای گەورە دوو ئەجر بۆ نووسێ یەکەمیان هەر لە دنیا پاداشت دەیاتەوە کە تۆ لە کۆمەڵێ بەڵاو ناڕەحەتی دوورەکەویتەوە چونکە فەرمودەیەک هەیە فەرمێ صنائع المعروف تقي مصارع السوء والآفات والهلكات وأهل المعروف في الدنيا هم أهل المعروف في الآخرة يعني چەنە چاکو پیاوەتی بکەی بەدەم خەڵکەوە بی قسەت باش بێ دەست باش بێ دەمت باش بێ تۆ بە خۆت نازانی لە کۆمەڵێ بەڵاو ناڕەحەتی دوورەکەویتەوە ئەنجا لە قیامەتیشە ئەجر و پاداشتەکەی وەرەگری لەبەرەوەی کەسێ بووی سوود و بۆ کۆمەڵگا بووە کەسێکی سوودی بۆ کۆمەڵگا بوو باشترین کەسە لە لای خوایش و لە لای پێغەمبەری خوا خەیرکم يعني من نفع الناس زۆر ڕاستە زۆر باش لەبەرەوە هەردوو پاداشتەکەی تایە زۆر گەورەیە و ئەوەش کارێک نییە بە ئاسانی بکرێ ئەبێ کەسەکە خۆی لێ ببڕێ ئەوانە بکە زۆر باشە دکتۆر حەسەن مادەم مرۆڤ ئەم هەموو سیفاتە جوانی تیا هەبێت و ئەم هەموو سیفاتە جوانە پەیڕەو بکات تا چەندە گرنگە کە ئێستا ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین بتوانین هەلێکی زۆر باش بڕەخسێنین دەرفەتێکی زۆر باش بڕەخسێنین بۆ ئەو کەسانەی کە هەژارن نەبوون بتوانین هاوکاری و هاوسۆزیەکانی خۆمان لایەنە کۆمەڵایەتەکەی خۆمان لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلام و زیاتر دووپات بکەینەوە بەتایبەت ئەو خێزانانەی کە منداڵەکانیان پێویستیان بۆەوەی کە تو هاوسۆزیان بۆ دەرببڕی ئایا بەکڕینی یاریەکی منداڵان بێت یاخود بردننی خواردنێکی تایبەت بێت وەکو ژەمە خواردنێک لە کاتەکانی بەربانگ و ئێوارانە ئەمە دڵ و دەرونی هەم دایک و باوکەکە خۆشەکە هەم منداڵەکانیان لە زۆر ڕوانگەی تریشەوە کۆمەڵی قسەی جوانکەوەی بەڕێزت فەرمونون ئەمانە تا چەندە دروستە طبعا لە ڕەمەزانە بە تایبەتی ئینسان ئەوانەی کە ئەتوانن یارمەتی فەقیر و هەژار بنن واجبە لە سەریان نەک خێرە هەر واجبە لە سەریان ئەبێ ئەوان خۆیان بە شوێن فەقیر و هەژارە بگەڕێن و خۆیان بچین لە دەرگای خەڵکانێ بن کە هاوکاریان بکەن نەک فەقیر و هەژارەکە بچێتە بەر دەرگایان ئەوان دەریان کەن چونکە بۆ ئەمە حەقێکە لەلایەنە ئینسانی دەوڵەمەند ئەوانەی کە ئیمکانێتیان هەیە ئەوانەی کە بڕوایان بەخوا هەیە ئەوانەی کە بڕوایان بە زەکات هەیە و بە خێر و سەدەقە هەیە واجبە لە سەریان واجب کاڵی واجب یعنی تاوانبارە بن تاوانبارە بن دوایەوە حەقێکە لەلایەنە تۆ کە حەقێکی لابێ ببییتەوە ئەگەر ئەو حەقە نەیتەوە تاوانباری بۆیە دەوڵەمەندەکان ئەوانەی کە باوەڕدارن ئەوانەی کە موسڵمانن واجبە لە سەریان و حەقێکە لەلایەن و ئەبێ ئەوان خۆیان بە شوێن فەقیر و هەژارە بگەڕێن لە فەرمودەیەکا خوێندمەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕەمەزانە ئەوەندە سەخی بووە ئەوەندە بەخشندە بووە چۆن بڵێن بایەک شنەبایەک کە هەڵەکا کێ و دەشت و هەموو شوێنێگرێتەوە پێغەمبەری خوش خێر و خەیراتەکەی هەموو کەسێکی گرتوێتەوە زانایە وتیانە پێغەمبەری خوا کانە ئەجوەدە الناس في رمضان وكان أجود ما يكون في رمضان يعني هەموو کاتێ پێغەمبەری خوا سەخی بووە بەخشندە بووە بەدەم فەقیرەوە بوو بەدەم مناڵی هەتیەوە بوو بەدەم بێوەژنەوە بوو بەدەم کەسی محتاج بووە بەدەست کەس فەقیرەوە بووە یعنی هیچ چینێکی بێبەش نەکردەوە زانایە فەرموویانە ئەوەندە بەخشندە بووە حەزی نەکردووە کەسانێک کە محتاجن ئەوان داوا بکەن ئەم چۆ بۆی بردون بۆی تووشی ئەو زەلیل و داماوێ نەبن پێی عەیب بووە کەسەکە داوا بکە کەتیبا ئەوە داوا نەکە خۆی زانیوێتی وایە بۆی بردووە یعنی ئەبێ ئەوانەی کە ئەمڕۆ توانای مادیان باشە بەو شێوەیە بیرکەنەوە چاوەڕێ ئەوە نەکەن فەقیرەکە بچێ بۆ لایەن یا عایلەکە بچێ بۆ لایەن یام ئافرەتە بچێ بۆ لایەن دەی بڕای پێ بکەن بڕای پێ ناکەن بێنێ نەیەنێ
نەخێرە بێ ئەم بچێ بۆ ماڵیان ئەگەر تۆ ڕاست بێ ئەم چێمە اینجا ئەمڕۆ ئەگە بتانی دڵی مناڵی خۆش بکەی دڵی فەقیرە خۆش بکەی ماڵێکی هەتی و بەسەرکەیتەوە کەسانی قەرزارن زۆر کەسێک کرێکی هەیە کرێچیەکەی پارەی نییە ماڵ لەبەرخوا بیبەخشێ یعنی بەڕاستی کۆمەڵە شتە بینی زۆر گەورەیە مەسەلەن زۆر کەسە بینی ئەمڕۆ ئەڵێ ئەم ڕەمەزانە من لەبەرخوا بە سیارەکەم بەبێ کرێژەکەم هەیە ئەڵێ عایادەکەم بەبێ کرێن نەخۆشە بینم هەیە مەسەلە ئەڵێ ئەم ماڵە من کرێم لە خاوەن دوکانەکەم یا خاوەن ماڵەکەی کە کرێچیە نامەوێ یا قەرزارە ئەی بەخشێ ئەمانە زۆر زۆر گەورن دڵخۆشکردنی ئینسانی مسلمان یا خەڵک هەر کەسێ بێ دڵی خۆش بکەی گەورەترین کارە کە تۆ لەم مانگە ڕەمەزانە بیکەی لەگەڵ ڕۆژوەکەتە ئەمڕۆ بەڕاستی خەڵکانێکی زۆر نوێژەکەن زۆر سوننە دەکەن دوعاکەن قورئانەکەن بەڵام بەلایەنە قورسە دینارە بێکەوە ئەمەیان گەورەتر لە نوێژ و ڕۆژۆکی یعنی بچێ ئیشێکی یەکێ بکە هاوکاری یەکێ بکە ماڵێ بەسەر کاتەوە کەسانێک لە فەقیری دەرکا دەوڵەمەندی وا هەیە ئەتوانێ بەجارێ دەعایلە لە فەقیری دەرکە هەدەریان کە توانێت شتیان بۆ بکڕێ خۆ ئەگەر ڕاست بێ ئەوانەی کە بەڕاستی محتاجن فەقیرن کرێچین نەبوون واجبی دەوڵەمەندەکانە بچن شقەیە خانوویەک بۆیان بکڕن یا وەسیلەیەکی ڕزقیان بۆ بکڕن زۆر کەسەیە لەوانەیە بە چەمپەرێ عەرەبانەیەک یا بە ماتۆڕێکی ئەم ماتۆڕانێک ئیشی پێەکەن بەوە لە فەقیری دەرچێت ئەبێ ئەوانە بکرێ بێگومان ئەوەی کە هەیە دکتۆر حەسەن لێرە و لەوێش بە جێگەی دەستخۆشێکی زۆر زۆرەوە لەم مانگی پیرۆزی ڕەمەزانەیە زۆر کەسانی سەرمایەدارمان هەیە کە توانیویانە هاوخەمی و هاوسۆزیەکانی خۆیان دەستی هاوکاریەکانی خۆیان بۆ ئەو خێزانە هەژارانە دووپات بکەنەوە بیسەلمێنن کە توانیویانە هاوسۆزیەکانی خۆیان لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە جێگە دەستیان دیار بێت بێگومان ئەمە جێگەی دەستخۆشیە هەمە ئێمە ناڵێن یعنی قسەیەکی عەرەبی هەیە ئەڵێ لەو خولیەت قولیبەت ئەگەر دنیا کەسی چاکی تیان نمێنێ هەڵاوگێڕە بێ کەسی چاگەرە مێنێ بەڵام وەکو خۆی کەسە چاکەکان حەقەکە نادەن و کەسەکان زۆرن نیوەی ئەمە ئەکەن وەک گلەیەکە لەسەرەوەی هێنا کەسی باشەیە من بۆ خۆم بەڕاستی لە شوێنێ بوو بینیم چوار خانوو لە پوک و یەک بە یەک دیزاین و بە یەک خەریتە دروست دەکرا کە پرسیارم کرد ئەو ماڵی کە من چووم بۆ ماڵیان پرسیارم گوتم چوار خانوو بۆ ئاوالەیەگە چێ وت ئێمە پیاوێک کردیتەوە بۆ چوار گەنج کەوا ژیانی هاوسەرگیری پێگەێنن هەدیەی کردم بۆی کردم ئەنچکە کەسی واشمان هەیە بەڵام کەسەکان کەمە خۆیان دەرەخن یعنی بەڕاستی باری دارایی ئێستا و لەگەڵ سەردەمینەوەکانە زۆر جیاوازە دەوڵەمەندێکی باشەیە متمەکینی باشەیە بە ڕێژەی زۆریش یعنی ئەمانەگە بۆ دنیاییش بێ حەق وایە خۆیان دڵخەن و لەم ڕەمەزانەیە کارێ بکەن کە کەسەکەی بەرامبەری هەر کەسێ بێ با تۆزێ ژیانی وکو ژیانی ئەو بێ بتوانێت هاوکاری کە ئیتر لەبەرخوا ئەیدا بۆ دنیا ئەیدا ئەمین ببەخشێ ئەگە بۆ خوا بوو خۆی قازانجەکە ئەگە بۆ خواش نەبوو هەر بۆ سمعی خۆشی جوانترە کە سبێنی لەوانەیە کەسانێک دوعای خێری بۆ بکەن بۆ دوعای خێرە ئەو ئینسانە خوای گەورە بیبەخشێ یا ئیشەکی چکە بەڕاستی دوعاکردن بۆ یەکتر کاتێک کە من ئاگام لێی نییە تۆ منی بیرە یا من تۆم بیرە دوعایەکی خێرە بەڵام خوایە سەرفرازیکەی خوایە دەوڵەمەندیکەی خوایە بێوەیەکەی ئەمانە وەرئەگیرێ لەبەرەوە گلەیەکە لەوەیە کە ئەلحەمدوللا دەوڵەمەند زۆرە ڕاستە فەقیری خراپ فەقیریش هەیە یعنی هەتا سەری ئەسقانیش بۆیە لەخوا بەزیاب یعنی کەسی باش هەیە و خێرکرد هەیە و خێرخواز هەیە و کەسانێکن بەردەم خەڵکەوە و ئیشی باش دەکەن و خۆشیان دەرناخن یعنی ڕاستە جەنابەت باسی ئەوەت کرد کەسی وامان هەیە خۆی دەرناخات و ئەبینین کە فریای کەسانی تریش ئەگەر ئێمە ئێستا ئەبینین کە دکتۆر حەسەن کەسانێکان سەرمایەدارن یارمەتی ئەو خێزانانە ئەو تاکانە ئەکەن کە پێویستیان بە یارمەتی هەیە بەڵام کاتێککە یارمەتیەکان پێشکەش ئەکەن بۆ نمونە ڤیددیۆی ئەو خانەوادە یان ئەو کەسە بڵاو ئەکرێتەوە دەم و چاوی ئەو کەسە خەڵکانی تر ئەیبینن لە ڕووی ئاینەوە ئەبێت قسێکەیە ئەڵێ ئەم دەست بە و دەست نەزانێ ئەمە من بیستووە بەڕاستی ئەبێت شێوازی پێشکەشکردنی یارمەتیەکە چۆن بێت کە غوروری ئەو بەرامبەرەش نەشکێت
والله طبعا أتابود بكري أجر خير يبكي بياوت يبكي نخود بشاني بنام بركة بێگومان نا أو ببيني نا أو تو ببيني ڕاست چونکە ئەگەر بۆت بکرێ یەکێ لەو کەسانی کە لە ڕۆژی قیامەتە بەر ڕەحمەتی پەروەردگارەکەون کەسێک کە پێوتێ متصدق الذي تصدق بيمينه ولا تعرفه شماله يعني ئەو کەسێک کەوا خێرەکە بەم دەسەی ناڵێم دەسەی تری پێی بزانێ بێگومان مەبەستی ئەوەیە خۆی بشارێتەوە لە کەسەکەی کە یارمەتی ئەدا بۆی ئەو هەست بە نەقز نەکە هەست بە زەلیلی نەکە بێگومان خێر و دروستیشە بە عەلەنی بە ئاشکرا بەڵام ئەگەر بۆت بکرێ یعنی لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەگەر بۆت بکرێ کەسەکان نەناسێنی بە خەڵک پیشانی خەڵکیان نەدەی بیان خێتە سەر کەناڵەکان و میان گرێنیت و کۆمەڵێ شتەیە بیکەی جوان نییە بۆ سمعی ئینسان ئەسڵەن ئەو کەسای کە ئەو خێری ئاوا بۆ شێوە لەگەڵاکرێ نەکرێ نەیکا باش وەری نەگرێ چکە بۆ کەرامەتی ئینسان لەسەری هەموو شتێکەوەیە ڕاستە یعنی هەموو کاتی محتاج نابێ پشتی بەخوای گەورە قایم بێ و تەوەکولی بەخوا هەبێ و خوای گەورە خۆی ڕازەکە ئەمەنە یەکێکی تر دەری لێکاتەوە بۆ یەکە بکرێ ئەو عادەتانە نەکرێ بەڵام کە ئەکرێن لەبەر چی ئەکرێت لەوانەیە مەسەن هەندێک کەسەیە کە ئەو خێر و خێراتە ئەکا حەزەکە دوایی بزانە خێر و خێراتەکەی گەیشتە ئەو شوێنە یان نەگەیشتە ئەو شوێنە مەسەن کۆمەڵە کەس کۆبوونەوە ماگانەیەکی مەبلغێک کۆکەنەوە ئەیدەن بە شوقەیەک بە خانوویەک ساڵانە بۆ یەکێک ئەوە لەو بابەوەیە هەرچەند قورسیشە بەڕاستی بەڵام ئیتر هەیە ناچارە بێ عایلە هەیە ناچارە مجبورە پەنای نییە شوێنی نییە ئەڵێ بەسەر چا ئامادەی قسە بکەین وەزە حاڵی خۆمانتان پیشان بێن ئەگەر نا ئەگەر بکرێ سمعی ئینسان لە هەموو خێر و خێراتی گەورەترە مەکانەتی لە هەموو شتێکی گەورەترە بیپارێزی تۆ بۆ مجریمەکان پیشان نایی بۆ فەقیرەکان پیشانەی ڕاستە جا دکتۆر حەسەن ئەوەی کە هەیە خۆشبەختانە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە ئێستا ئێمە لەم مانگە پیرۆزەیەین زۆر خۆشبەختانە دووبارەی ئەەکەمەوە لە نێو مزگەوتەکانە یاخود هەندێک گروپی خۆبەخشمان هەیە خوانێکی بەربانگ ئاماداکەن بۆ کۆمەڵێک لە فەقیر و هەژاران ئەوانەی کە نەبوون بانگشتی ئەو خوانیان ئەکەن ئەمە خۆی بۆ خۆی هەم دەرونی کەسی بەرامبەر زیاتر وای لێکات وەکو هەژار دەرنەکەوێت لە هەمان کاتە خوانێکی زۆر باشیشی پێشکەشەکە و لە هەمان کاتە بۆ کەسی بەرامبەریش هەم دڵ و دەرونی ئارامە بێت کە ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە دووپات کراوەتەوە ئەمانە تا چەندە بەکارێکی خۆبەخشی گرنگ هەم لە ڕوانگەی کۆمەڵایەتی و ئاینی پیرۆزی ئیسلامەوە لێک دراوەتەوە ئینسان ئەگە بۆی بکرێ کۆمەڵە شت هەیە لە ڕەمەزان و غەیری ڕەمەزان بیکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەفشوا السلام بینکم وأطعموا الطعام وصلوا الأرحام وصلوا بالليل والناس نيام تایبەتی نەکرێ بە ڕەمەزانە فەرمووی ئەگەر ئێوە دایما بتوانن سەلام لە یەک بکەن سەلامکردن زۆر پێویستە لە یەکتر جاری وایە ئەو کەسە لێ عاجزە بەس کە سەلامێکی لێکی دڵی پاکە بێتەوە ئەمە چکە سەلام ئەمانە یعنی خۆشەویستیە هەرچەند هەندێک کەسێ سەلامەکەی زۆر بەلاوە قورسە یا پێی عیبە سەلام بکە ئەمانە صفەتی خراپن سەلامکردن زۆر پێویستە لە دوای ئەوە ئیطعام الطعام بەڕاستی ئیطعام الطعام بە هەموو کەسێ ناکرێ ڕاستە یعنی گەرێکی خۆی لێ نەبڕێ ئیطعام الطعام ناکە هەیە هەتا ئەمرێ تیکەی نانی ناوە بەیەک هەی شە ڕۆژانە نان نیا بە خەڵک ئیدارە ناکە ڕاستە لەبەرەوە ئیطعام الطعام یعنی بەڕاستی ئەگەر بێت و لە دینە سەیری بکەی ئیطعام الطعام لەگەڵ چیا حساب کرا ئەوەی کە خواردن نادا بە خەڵک ئەوەی ئیطعام الطعامی نییە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ ئەو کەسانی کە نوێژیان نەکردووە خوای گەورە محاسبەیانەکە يعني يسأل آياتك القرآن كما سلككم في السقر قالوا لم نكن من المصلين يشغل نبوي ولم نكن نطعم المسكين قالنيش ما بفكرنا أدا يعني سيرك يكون يش واجبه إطعام الطعام واجب نية والله نقول لك ما دان راوا لبرو إطعام الطعام شيميك يزور جوريه بهمو كزناكله زاني هي تشاوي أو نابيني خلق تكيناني بخوا شت مالكي يا لدرو يا لنا وخلق بخشي كساني كان هتا أمرن لوانية دعوتي بويك يمكن بەڵام سپاس بخوا ئێستا لەو شاری سلێمانیە کۆمەڵێ مزگەوتی چاکەیە کە بەرەکەتی پەروەردگار ڕژاوە بەسەریانە وەکو مزگەوتی کاک ئەحمەد شێخ مزگەوتی گەورە عالی بێ مزگەوتی خانەقان مزگەوتی بەڵین گەورە مزگەوتی چەمێنە سام دوو مامۆستای برادەری خۆمەناسم
کە لە مزگەوتەکانی ئەوانی شا مزگەوتی حاجی ئەحمەدی دارتاش کە هەمووی ئەوانەی خواردنی 100 کەس دروست دەکرێت. بێگومان ئەمە نەک تەنیا لە مانگی ڕەمەزانی پیرۆزەوەی ئاماژەت پێکرد بینی لە مانگەکانی تریشا ڕنگدانەوەیکی زۆر جوان. طبعاًەوەی کاک ئەحمەدی شێخ دەرەجەی عالی بە هەر بەرەکەتی کاک ئەحمەدی شێخ خۆیەتی کە ئەو شوێنە ئاوا ماوەتەوە لە ڕەمەزان و غێر ڕەمەزانە لە ژەمەکانە 500 ژەم هەزار ینی کەس نانەخوالی ئەمە بەرەکەتێکی گەورەیە. پێغەمبەران هەبوون بڵین ئێکێلەوانە حەزرەتی ئیبراهیم ئەفەرمێ ئەوەندە سەخی بۆ نانی بەبێ میوان نەخوانەوە و پێغەمبەری خوار کاتێ داوەت کرا بێ خەڵکی زۆریش لەگەڵ خۆیان بردووە و دائیمەن پێغەمبەری خوا یەکێ بۆ لەوانەی کە خۆی یەکێ بۆ لەوانەی کە نانی زۆر داوە بە خەڵک و هانی خەڵکی زۆر داوە. بۆیە ئەمڕۆ لەم ڕەمەزانە ئەگەر تۆ بکرێ سفرەیەک بە ئەم مانگە بڕازەین تۆ لە شوێنێکە باخێکت هەیە ئەعلانی بکە بڵێ ئەم باخە ئەم مانگە بە ڕۆژوە مسلمانان ئەوەی کەوا ئێوە ئەم ئێواران خواردن لێرە دروست دەکرێت کێ پێخۆشە بابێ. بێگومان ئێستا لەسەر لەڕی کەرکووک گوێم لە یەکێ لە کەناڵەکان بوو یەکێ لە لەو مەطعمانە بۆ ئەم ڕەمەزانە هەمووی ئێوارێ خواردنێکی زۆری داماوە بۆ ڕۆژوان هەر لەبەرخوا. ئەمە زۆر گەورەیە یعنی الحەمدولillah ئەمانەش هەیە ئەمانەشمانێ بەس کەمن کەم ئەینا وەختی خۆی دیوەخان هەبووە ئەم دیوەخانە کەسانی محتاج و فەقیر و نوقسان و ئەوانەی کە نەبوو بوون و بێشوێن و بێلانە بوون یان نەخۆش بوون لەو دیوەخانەیە ئەم خاوەن دیوەخانە خزمەتی کردن یعنی پێویستەکە ئەو نەریتە جوانانەی زووی کوردەواری زیینوو بکرێتەوە و بە تایبەتی لە ڕەمەزانە چونکە خواردن یعنی تۆ خورمایە بێبەیەکی خورمایە ڕۆژەکەی ئەو بۆ نووسێ پەرداخی ئاو ئەگە داوەتی بکەین ئێواران لە مەسرفێکی بخەی کە ئەم کەسە بیر لە شتکڕین و خواردن و گۆژ نکاتەوە ئەزانێت کە ئەم شوێنە هەیە لەبەرخوا خزمەتەکەن ئەمیش هەموو ئێوارەیە لەوانەیە خۆی و مناڵەکانی بێن لەوێ بخۆن شلانێ نەبوو بێ زۆری ئەچێن نەبووە لێوێ نانەخوا. دکتۆر حەسەنانێ هەندێک لە کەسەکان کاتێککە گویان لە وتەکانی بەڕێزت ئەبێت یان مامۆستایانی ئاینی کە لەم مانگەیە بە بەردەوامی باسی ئەوەکەن کە تاکو بۆتان نەکرێت ببەخشنەوە لایەن وابێت کە بۆ نمونە ئەمان لە ڕووی دارایی و ناتوانن یارمەتی کەسانی تر بن بۆ نمونە کەسانەکەن خۆیان پێویستیان بە یارمەتیدانە ئایاوە هەیە بۆ نمونە ئەمان کارێک ئەنجام بن کە ئەو کاران یەکسان بێت بەوەی کە لە ڕووی مادیەوە لە ڕووی داراوی یارمەتی کەسێکی تر بن بۆ نمونە زۆر جار هەیە ئەڵێت ئەگەر تۆ توانیت بزێ پێکەنی خێتە سەر لێوی کەسێکی تر لانێ ئەمە شەڕهیم بێ جەنابەت باست کرد بەڵام ئەوەی کە لە ڕووی ئاینیەوە ئایا بۆ نمونە کەسی هەژاریش هەر ئەتوانێت بەشدار بێت لەم کارە جوانانە تەنانەت ئەگەر بە مادی نەبێت. طبعا خۆی ئاینی پیرۆزی ئیسلام تەنها جەختی لەسەرەوە نەخوانە بێ پارە بدەیت ئیلا بێ پارە بدەی ئەنجا تۆ خێرت کردووە یا تۆ لەو کەسانی کەوا بنووسێت لە کەسانی چاک نەخێت زەردەخەنەیەکیش لە ئیسلامە گەورەیە هەر زەردەخەنەیەک ابتسامەت و کە فی وجهی ئەخیکە سەدەقە یعنی زەردەخەنەیەک بۆ براکت کییە ئەو هاوڵاتی کە لەگەڵتایە ئینتەرنێت چکە ئەمە ئەوەی کە لەگەڵ تاژی ئینسانە ئینسانە بۆ ئینسانی ژەبێت تۆ ڕووخۆش بی جیاوازی نەکەی بەڵام بۆ مسلمانەکە زیاترە بێ زەردەخەنە و ڕووخۆش بی ئەمانە بۆیە فەقیرەکە زۆر جار فەقیرەکان بە پێغەمبەریان پرسیوە صلی الله علیه وسلم کاتی پێغەمبەری خوا باسی خێر و خێراتێکی زۆر گەورەی کردووە کە ئەگەر کەسی ئەوەندە پارە ببەخشێ و ئەوەندە خێر بکە و ئەوەندە ئەوە بکە خوای گەورە ئەم مەکانەتی بۆ دائەنێ لە بەهەشتا فەقیرەکان هاتوون پیانەی پێغەمبەری خوا ئێمە بێبەش دەبین لەوە ئێمە پارەمان نییە ڕاستە و ناشمانوێت لەوە بێبەشبین بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی ئێوە بڕۆن ئەوەندە سبحان الله بکەن ئەوەندە الحەمدولله بکەن ئەوەندە ابتسام و ڕووخۆشیتان هەبێ یا تەعاملتان جوان بێ یا کارێ بکەی ئەگەر تۆ سوودیش بۆ خەڵک نەبوو خەڵکی لە شەڕی خۆت بپارێزە تۆ وەکو ئەوە نووسێت. زۆر زۆر مەمنون بۆ وتەکانی بەڕێزت بە هیوایەوەی کە هەر یەکەمان بە ئەندازەی خۆمان بتوانین ئینشەڵڵا هەڵبین ژیان بۆ مرۆڤەکانی تر جوانترکەین لە کەم و زۆر بەشدارین ئینسان سەیری کەمی کارەکانی نەکەن لە زانەکانە فەرمێ ئەگەر ویست و خێرێ بکەی مەڵە جا هەزار دینار چێ بیکەم بەخێر خۆ فڵان کەس 10 ملیۆنەکا بەخێر فەرمی تۆ سەیری ئەو کەسە بکە کە خێرەکەی بۆکەی کە خوایە چونکە خوا 10 ملیۆنەکەی ئەوە وەرەگرێ
هەزارەکەی تۆش وەرەگرێ لای خوا گوم ناوێت زۆر سپاس زۆر سپاس بۆ زانیاریەکان ئێوە دەستێوەش خۆش بێت. خێراتی ئینشاءڵڵا ئەم جۆرە بەرنامانە پێویستە بەڕاستی بۆ کۆمەلگا دەستێوەش خۆش بۆ سەرکەوتوون. سپاس بۆ بەڕێزت